دەست ئەکەن بە کوشتنی خەڵک خوا نەخواسە یا ڕەبی خوای گوێی شەیطان کە بێ وەکو کوردەواری هەڵێ قەت ئەمە ڕوونەیە یا رب العالمین چی ئەکەن لە پڕە لە سلێمانیە یەکێ لەم تەکفیریانی کە ئەوە پەروەردە ئەکرێ بە کڵاشی بخۆی بێتە ناو خەڵک و تەقەڵکا لە خەڵک چی ئەکەن دوای شەرگتان لە بەڵاو خەڵکە کافرە خۆ ترسەکە ئەلەمێ خۆ تەکفیرکردنەکە هەنێکە زمانێت تێناگە مەوزوعە چییە حکمی تەکفیرکردن زۆر خەتەرە بەڕێزان تۆ تەکفیری خەڵکەکەی چیەکەی لە پڕا بە کڵاشی بخۆی بێنە ناو خەڵک هویش یاوە بەڕێزان بەخوای عەرز و عەسمان ڕووی یاوە حاڵەتەیە بۆ دروستە بێت ئەمانە هەرگیز ئەوەگەزان چی بەڕێزانی من دوان نووسیانیان یەک ناگرن بە یەکەوە سەیریان مەکە بۆ کەسیان قەناعەتیان بە کەسیان نییە الحەمدولله یەک شەنازی بەخۆمەوە ئەکەم کە تا ئێستا لە هیچ ئاسایشێکە غەیری خۆم نەبێ مەلەفم هەیە هیچ تەلەبەیەک و هیچ کەسێک کە لەگەڵ مەنا بوو بێ با نەکراوە بە ئاسایش یا ئەوە تا مواطنێکی باشی لە دەرچووە کاسب و بازرگانێکی بە ئەخلاق و بەڕەوشتە یا ئەوە تا دوکتۆرای هێناوە یا ئەوە تا ماستەری هێناوە یا ئەوە تا قوتابی دوکتۆرای و جێگای سەربەرزی و شەنازیە بۆ من و بەرامبەر غەیری خۆم کە مەلەفم هەیە لە ئاسایشەکانی یەکێتی پارتی نازانێ سەمابێتم یان نا پێشتر زۆرم هەبوو کە هەرچی ملحید بوو ژێر بەژێر بۆیان دروستەکردم یەک کەسم نەبینیوە بڵێ وەڵای ماکوان فێریشتی خراپی کرد الحەمدولله الحەمدولله فەزلی خوای گەورەیە یەکێتی پارتی کافرن ماکوان یەکێتی پارتی کافر ناکە لەبەرەوە خۆی کافرە ئەمە حجەی دەستی ئەوانە بەرەزان ئەخە بەرەزان یەکێتی پارتی ئەخر ئەمە مشکلەکە لێرە ئەوەیە یەکێتی پارتی شتێک نییە تۆ یەکێتی پارتی حیزبێکە پڕیەتی لە خەڵک ئەم خەڵکە چۆن کافرەکەی کە هەمووی ئەهلی مزگەوتە کە هەمووی وەڵڵی خەڵکی تایە لەناو یەکێتی وەڵڵی بەرەزان لەناو پارتیە ڕەفیقم هەیە ڕائیدە سەری کچێ نوێژی ناچێت خواناس والله مديري اسايشي ناحيه وقزا كان رفيقهم هن باشا خواناس ديندار مجي بيانين شان والله بجماعتك باشا حتى جربان من تعليقهم يعني مو شو بيبزن جنجي فقير وجاري تاكل كار ما ظني باش ما كده يا من شلون خلق كافركم بچ حقي بچ بلقي اما بو هنا والله ثم مصاكي قال بوشي خلقي كافر كدو كيش ما كافر كا تو بوشي دجي او وسايدته يا باشا هي قمشي تكفيرينا ما مصاكي قال هو كجنيكي سياسي بكاري اهنيته بو بيناكيتو اجري كي بارتي كافر بوشي بجدي قرانك اي بو مثلا يعني علمانيين والله تو نازني فكري سياسي تو نازني فكري واقعي شيء هادشي بعرف يدري خود بايهاني برزان يكتي بارتي او خلق برزان كلك ما اشي او ما بلا ما يعني دايما يجي كافر في تكفيري كم والله يعني نمشي يعني نافوتي مش كان مضبوط والله قران خير ايش كافريكم مش حق كافريكم في والله حكم غير تطبيقناكي اي والله دايكم هالشيء هل نقدايكم ما كسي لو كردستان هذه قال يكتي بارتي شابه كنت خوف في غمر خوف منهم الواقع كنت اللي خوف تسال اخوات والله برزان من كاتك ابيني كاتك ابيني كاتك ابيني يكتي بارتي ابيني ما إلى خميك هذا خوي شيوعي وبيدين وإخوانا ناس على كافر بلا كافر يا كم طبعا كافر كبر مسلمان مش مسلمانين هكذا كوتي مسلمان يا مالي مسلمانين تاو كاتي كفر كليه كفر كمان ليه بيني أو كارث كفر أجر توبي كدولا سني بردوام نبو باش طبعا هاي الإسلام إنسان غلطك والله ما كفر كي بردوامه والله بطلني يعني كافرة وترسيش مالينيا أجل لسلوك عقبتي هرمي كردستان لسلوك هرمي كردستان لسلوك كتير لسلوك بارتي به بخاب بارزاني من هيش ثاني من برجول أترمين توان خلق كفير بالله كم كابرا هاتوا طابل طالباني هاتوا كيتان الله من دابران ولا بردن أو كرختني الإسلام قلت